یانەی زاخۆ با پاڵپشتی هاونیشتمانیان مێژوویەکی گەورە و زێڕینی بۆ خۆی نووسیەوە. لە خەڵاتی زەبێست هاندەرانی توانیان خەڵاتی جوانترین هەڵوێست بۆ هاندان لە ساڵی 2025 بەرنەوە و دوای دەسەبەرکردنی خەڵاتەکەش لە ئاهەنگی فەرمی فیفا ئاهەنگگێڕانێکی تەواو بۆ برنەوەکەی زاخۆی گێڕا. نیپێڵ و بووکەڵەکەی بوونە دروشمێک بۆ زاخۆیەکان و لە هەموو جیهان ناسران. بەهۆی ئەو وێنەی کچە زاخۆیەکە لەگەڵ بووکەڵەکەی بووە ترێند و فیفا زاخۆی بربژێر کرد بۆ باشترین هاندەر لە زەبێستی ئەمساڵ. گەلی کوردیش زۆرترین دەنجی بۆ کۆ کردەوە تاوەکو زاخۆ بوو بە خاوەن خەڵات و مێژووی نووسیەوە. The fans of the Iraqi club threw thousands of toys onto the pitch before a match, which were then donated to children suffering from serious illnesses. لێرە تەنها دەنجی تەقەی یاریە ئاگرینەکان گوێبیز دەبی. لە زاخۆ کەش و هەوا سارد و باراناویە، بەڵام هاندەران گەرم و گوڕن لە خۆشی دەربڕین. بڕاستی هەسێکی گەلە خۆشە و ئەڤروکە یانەیەکە کوردی و کوردستانی بشتر سەر ئاستێ جیهانێ ببتە ئێکەم ئەف دەستکەفتە ئەمن هەمی خەلکێ کوردستانی پیرۆزکردن لە هەر چار پارچەن کوردستانێ ji Qamişlo, Amedê, Herwasa, Hewlêrê, Silêmaniyê, Muhabatê, hemî parçeyên Kurdistanê, hemî hunermend û hemî rewşenbîr û hemû kesiyatên siyasî ku hatin dengê xwe dane Zaxo, ev serkeftina li hemiya pîroz bitin. Hestekê gelek xweş e. لێرە پێویستت بە ڕووناککەرەوە نەبوو. ئاسمان بەهۆی یاری ئاگرینەکانەوە بەردەوام ڕووناک بوو. لە سەرەتای ئاشکرابوونی خەڵاتەکە بۆ زاخۆ هەمووان دەستیان بە خۆشی دەربڕین کرد. ئاوی خەڵاتی یانە زاخۆ هەمی کوردکردن ئێک دەنگ ئەvە بوومە شانازیەکە مازنە و خەڵاتەکە گەلەکێ مازنە ئەم بهێڤینە دەنگێ کوردان هەمی دەمان ئێک دەنگ بدەن ئەمی خەڵاتی دیاریە بۆ هەمی وان کسان اوه دنگ خود داینه بیانا زاخو یانجی او کسان بردوان پشتوانیا کار مروفاتیت کن. ئاهەنگ و خۆشی دەربڕین تەنها یاریگای نەگرتەوە، بەڵکو لە هەموو شوێنێکی زاخۆ بوو. ئەم شەوە لە زاخۆ نووستن نەبوو، تا بەرەبەیان هەمووان بەخەبەر بوون. ئەم هاندەرانەیانەی زاخۆ بوونە هۆی یەخستنی هەموو کورد، بەهۆی ئەوەیکەوە هەموو کوردێک دەنجی بە هاندەرانیانەی زاخۆدا تاوەکو لە ڕێگەی ئەم دەستکەوتەوە ناوی کورد بەرز ببێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام، ناو یاریگای نێودەوڵەتی یانەی زاخۆ.